بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پشتەوەی ڕووداوەکان کە لەم بەرنامەیەدا دوو تەوەرمان هەڵبژاردووە. تەوەری یەکەمیان قسە لەسەر جارێکی تر زیادکردنی ڕسومات و بارگرانی بەسەرشانی هاوڵاتیانەوە. ئەم جارە قسە لەسەرەوە دەکەین ئەگەر تۆ ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێک ئەو ڕسوماتانە کامانن کە دەبێ بیاندەی بە تایبەتی لە تازەترین بڕیاریدا کە وەزارەتی ناوخۆ کۆمەڵێک ڕسوماتی دیکەی زیاد کردووە. تەوەری یەکەمیان قسە لەسەر ئەم بابەتە دەکەین و تەوەری دووەمیان قسە لەسەرەوە دەکەین کە چۆن ببینە خاوەنی یا ئایا چاودێریکردنی هێڵەکانی پەیوەندیکردن لە هەرێمی کوردستان تا چەندە پارێزراون کە قسە لەسەر ئەم دوو پرسە دەکەین. بەڵازیزان تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر زیادکردنی ڕسومات بۆەوەی کا ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی خۆت. واتە کاتێک ئۆتۆمبیلێک دەکڕیت جیاواز لەو پارەی کە دەیدەی بە خاوەن ئۆتۆمبیلەکە و لێ دەکڕیت دەبێت چەند پارەی دیکە بدەیت تا و کاتی بتوانی ببیتە خاوەنی فەرمی ئەم ئۆتۆمبیلە. کۆمەڵێک ڕسومات کە لە 2016ەوە زیاتر بوون بەڵام لە 2021 بەداخەوە جارێکی دیکە کۆمەڵێکی دیکە ڕسوماتیان بۆ زیاد کردووە کە ئەمڕۆ هەمویان باز دەکەین شی دەکەینەوە بە پێی ئامار و داتاکان کە چۆنن. خۆی بابەتێک هەیە کە زیاتر وەزارەتی ناوخۆ پشتی وێبەستووە ئەویژەوەیە کە بە پاڵپشتی یاسای ژمارە 6 ساڵی 2009 هاتووە کۆمەڵێک بڕیاری دەرکردووە هەرچەندە ئەوەندەی کە من پرسیارم کردووە هیچ وەزارەتێک ناتوانێت بە ڕێنمایی ڕسومات زیادکە ئیلا بە پاڵپشتی یاسایی نەبێ لەوەی کە پەرلەمان یاسایی بۆ دەربکە یاخود پەرلەمان ڕێنمایی بۆ دەربکە. بەڵام بەپێی ئەو بڕیارانەی کە وەزارەتی ناوخۆ دەری کردوون بڕیاری ژمارە 3 ساڵی 2021 وەزارەتی ناوخۆ تایبەت بە ڕێخستنی کاری کۆمپانیەکانی هاوردەکردن و فرۆشتنی ئۆتۆمبیل و پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل هەر کۆمپانیایە پێشانگایەکی فرۆشتنی ئۆتۆمبیل کۆدێکی تایبەتی لەلایەن هاتوچۆوە پێدەدرێت و هەر ئۆتۆمبیلێک لەو پێشانگایە لەو کۆمپانیایە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ 25,000 دیناری لێ وەردەگرێ تا و کاتی کە بیکە بە ناوی خاوەنەکەیەوە. دوو خاڵ لێرە باز دەکەم. خاڵی یەکەمیان ئەوەی کە پێی دەڵێن مارەزی علوجەکان یا پێشانگای علوجەکان ئەمانە ئیدی نابێ بمێنێت چونکە ئەمانە ئەوانەی کە لەسەر جادەکان لە ماڵەوە لە هەر شوێنێکە ئۆتۆمبیلیان دەفرۆش دەبێ ئەمانە هەمووی بگەڕێنەوە بۆ ناو پێشانگا و کۆمپانیا فەرمیەکان کە مۆڵەتی فەرمیان هەیە کە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بێکارکردنی کۆمەڵی خەڵکە. بابەتێکی دیکە کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم وەزارەتی ناوخۆ پێشانگاکان ناچار دەکات بە پێدانی کۆمەڵێک ڕسومات و کۆمەڵێک ڕسومات کە تێچووەکەی لەسەر پێشانگا و کۆمپانیەکان زۆر دەکەوێت و ئەو کاتە پێشانگا و کۆمپانیەکانیش پێدانی ئەم ڕسوماتانە دەخەنەوە سەر ئەستۆی شانی هاوڵاتی یا کڕیاری ئۆتۆمبیلەکان و ئەوەی کە دەڕۆشتینە ناو پێشانگای ئۆتۆمبیلەکان چە مارەزی ئەلوجەکان یا پێشانگای ئۆتۆمبیلەکانی دیکە بێ سەر شۆستە و جادەکان هەمووی ئۆتۆمبیل بوو. ئیدی ئەم شوێنانە هەمووی قەدەغە دەکرێت هەمووی بۆ خۆی سزای تایبەتیان هەیە کە بۆیان نییە بیان خەنە سەر بۆ شێوازە ئۆتۆمبیلەکانیان نمایش بکرێت و لە هەمان کاتە ئەو بڕیارە تازە دەڵێ ئەگەر من ئۆتۆمبیلێک بکڕم 30 ڕۆژ بەسەر کڕینەکەی تێپەڕێ بەڵام مۆڵەتەکەی نەڕۆشت بێتە یا ئەو کۆدەی لە وەزارەتی لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وەرنەگرت بێ غەرامەی لەسرە کە دوای باز لە غەرامەکان دەکەین. بابزانین کۆی گشتی ڕسوماتەکان کامانن کە ئەگەر بتێ ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێک. ئەچمە لای ئەم گرافیکانە بۆ نمونە ڕسوماتەکانی خاوەنداریەتی ئۆتۆمبیلێک گرێبەستی کڕین. پێشتر لە دەرەوە گرێبەستمان دەکرد هەرچەندە ئەمانە سەرێش کۆمەڵێک سەرێشەی هەبوو کابرا ڕۆی بۆ خاریج یا وەفاتی دەکرد هێشتا نەیکرد بوو بە ناوی منەوە ئەمە دوجار سەرێشەی دروست دەکرد بەڵام دوجار ڕەنگە هاوڵاتی سەرێشەکە قوبوڵی بێنەکەوەی کە ڕسومات و پارەیەکی زیاتری لێوەربگریت. جاران بە 10,000 دینار لە دەرەوە گرێبەستێکمان دەکرد کە تەنانەت ئەم گرێبەستەش فەرمی بوو لە ینی دانپیانانی یاسایی پیادانرا قبول بوو 10,000 دیناریان وەردەکرد. گرێبەستی ئەلەکترۆنی کە ئێستا باسی لێوە دەکرێت $100 هەر کۆمپانیا یا پێشانگایەکی ئۆتۆمبیل $100 وەردەگرێت
جیاواز لەو $100 25,000 دیناری دیکەش دەبێ بدرێتە پێشانگایە کۆمپانیای فرۆشیار. ئەمە بۆچی؟ لەبەرەوەی کە $100 25,000 ڕاستەخۆ دەبێ پێشانگای فرۆشتنی ئۆتۆمبیل یا کۆمپانیاکە بیداتەوە بە ڕێبەراتی هاتوچۆی لەو شوێنەی کە ئۆتۆمبیلەکەی تیافرۆشێ یاخۆت لە هەمان کاتە $100کەش لە کڕیارەکە وەری دەگرێ لەبەرەوەی کە ئەم کۆمەڵە معاملاتی کە لەوێ بۆی دەکات لە مقابلی $100 کەمترینە بەپێی بەرزی و گرانی ئۆتۆمبیلەکانیش ئەمە دەگۆڕێ. بۆ نمونە ئۆتۆمبیلی تویتا بەرزی 6 پستۆن یا 8 پستۆن ئەمانە هەموویە گۆڕێ نزیک بە $250 بەلای کەمەوە هەندێک شوێن وەردەگرن و لە هەمان کاتەوە ئاماژەم پێکرد دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا لە پاش فرۆشتنی ئۆتۆمبیل دواکەوتنی هەر گرێ بەستێکی ئەلکترۆنی $50,000 سزای لەسەرم کامە بەشێکە لەو ڕسوماتە تازانەی کە دەدرێتە سەرشانی کڕیار یا هاوڵاتی بەگشتی. باشە کاتێک کە دەچی بۆ ئۆتۆمبیلێکت کڕیوە دەتەوێت بچیتە بەڕێبەراتی هاتوچۆ بە ناوی خۆتیەوە بکەی ئەو ڕسوماتانە کامەن بە سێری ئەوانە بکەین. لە بەشی دووەمی گرافیکەکەمدا ئەگەر هاوکاران هاوکاریم بکەن پارەیەک هەیە بە ناوی ژینگە و ڕێگەوبان لێت وەرەگیرێ ئۆتۆماتیکی ئەم پارەیە بۆ ماوەی 5 ساڵ لێت وەرەگرن. هەرچەندە لێرەیە ئەم بڕیارە لە ساڵی 2016 درا بەڵام ئەگەر بۆ نمونە تۆ ئۆتۆمبیلەکە 2015 سەنەویەکە تازە کردوێتەوە ساڵانەکەی 2020 ئەڕۆی بۆ هاتوچۆ بۆەوەی کە یا ڕۆشتووی بۆی کە ساڵانەکەی تازەکەیتەوە کاتی خۆی لە 2015 ئەم ڕسوماتانە نەبوون چکە بڕیاری 2016 16 17 18 19 هیچ 4 ساڵ لێوەردەگرن لە کاتێکە بڕیارەکە لە 2016 درراوە دەسەڵاتی توێتیان نەبووە کە سەنەوەکە تا 2020 ڕۆشتووە ئەمە یەکێکە لە توانم بڵێم لەو ستەمانی کە لە هاوڵاتی دەکرێت. ژینگە و ڕێگەوبان بۆ ماوەی 5 ساڵ دەبێ پارەکەی بدەیت بەپێی جۆری ئۆتۆمبیلەکان فەرقەکە. ئێمە لە ڕووی ژمارەی ئۆتۆمبیلەوە بە 4 جۆر ڕقممانەیە ژمارەی ئۆتۆمبیلمانەیە ژمارەی سپیمانەیە تابلۆی سپی تابلۆی زەرد تابلۆی سوور تابلۆی شین حکوومەتە یاوانی کە سەربەدام و دەستگا حکومیەکانە قسەیان لەسەر ناکەین تابلۆی ڕنگ سپی کە زیاتر ئۆتۆمبیلی شەخسین بۆ ژینگە و ڕێگەوبان بۆ ماوەی 5 ساڵ دەبێت $100,000 بدەیت. ئۆتۆمبیلی ژمارە زەرد کە بار هەڵگرن ئەوانەی کە تابلۆکەیان ڕەنگی زەرزە بار هەڵگرن دەبێت بۆ ماوەی 5 ساڵ ژینگە و ڕێگەوبان $350,000 بدرێت. ئۆتۆمبیلی ژمارە سوور کامە تەکسیەکانن زیاتر دەبێت بۆ ماوەی 5 ساڵ ژینگە و ڕێگەوبان دەبێت $175,000 بدەن. ئەمە تەنها لەمەیە هێشتا ماوەمانە چکۆمە بەست تەنها پارەی ژینگە و ڕێگەوبانت داوە. ئەگەر بچینە سەر بابەتەکانی دیکەەوە پار و ڕسوماتانەی کە لێت وەردەگریە بەناوکردن ئێستا دێتە تەمانەمە بۆ ڕۆشتیکەوی کە بەناوی خۆتەوە بەڵام لە تەنیشتی ئەم هەموو ڕسوماتانت لێ وەردەگرن. بەناوکردن تابلۆی ڕنگ سپی یا ئۆتۆمبیلی شەخسی $150,000 لێ وەردەگرن تابلۆی ڕنگ زەرد $110,000 کەەوە کاماژەم پێکرد ڕنگ زەرد بار هەڵگرەکانن و لە هەمان کاتە تابلۆی ژمارە یا ڕنگ سوور ئەمانە تەکسیەکانن $57,000 تابلۆی ڕنگ زەرد $110,000 ڕنگ سوور $57,000 لێ وەردەگرن ئەمە تەنها بەناوکردن. ئەگەر ساڵانەکەت بەسەریان ڕۆشت بێت چەند غەرامە دەکری با بچینە سەرەوە بۆ کۆمەڵی خەرامەی تیای ئەگەر بەسەر ڕۆشتبی بەڵام کۆی گشتی ببورن ئەمە ئەڵێ نوێکردنەوەی ساڵانە ئەگەر تۆ ساڵانە کە نوێی دەکەیتەوە بۆ نمونە بۆ هەر ئۆتۆمبیلێک $42,000 وەردەگرن لە هەمان کاتە ببورن دیارە لێرە ئینفۆگرافیکە هەڵەیەکی تایە تەواو ئۆتۆمبیلی ژمارە ساڵانەی هەر ئۆتۆمبیلێک بۆ ئۆتۆمبیلە $42,000 وەردەگرن ئەگەر لە هەر جۆرێکە بێ ئەگەر بەسەر چوو بێ ساڵانەکەت $15,000 لێ وەردەگرێ و لە هەمان کاتە ئەگەر ژمارەی تابلۆکەت نوێ بکەیتەوە چکە لە ئێستادا جۆرێک لە تابلۆی نوێ هاتووەتە ئاراوە دەبێت تۆ بڕۆی تابلۆکە نوێکەیتەوە بۆ نوێکردنەوەی هەر تابلۆیەکیش $55,000 لێ وەردەگرن. کۆی گشتی ئەو ڕسوماتانەی کە لێت وەردەگرن لە ئەوەی کە ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێک ئەگەر هاوکارانم ئینفۆگرافیکی کۆتاییم بەنێ زۆر باشە ئەمە خاوەندارەتی ئۆتۆمبیلێکی ڕنگ سپی تابلۆی ڕنگ سپی دەبێت $490,000 بدەیت. ئەگەر بار هەڵگر بێ واتە تابلۆکەت زەرد بێ $745,000 دەبێ بدەیت و لە هەمان کاتە ئەگەر ژمە تابلۆی سوور بێ واتە تەکسی بێ دەبێت $517,000 بدەیت.
بە بڕیاری وەزارەتی ناوخۆ بۆ خاوەندارێتی هەر ئۆتۆمبیلێک دیارە بەلای کەمەوە 170,000 دینار زیاتر لە جاران دەبێ ئەم ڕسوماتانە بدرێ کە ئەمە کۆمەڵێک ڕسوماتن بەداخەوە دوجار بەم بڕیارە نوێیە 170,000 دینار نوێ هاتوتە سەر ڕسوماتەکان و ئەمە دەبێتە هۆکاریەوەی کە کڕین و فرۆشتن بازار هیچ نەبێ بۆ ماوەیەک کەمێک کەم ببێتەوە و کۆمەڵێک خەڵک کە پێشتر کاریان کڕین و فرۆشتن بوو توانای ڕەنگە کۆمپانیا و پێشەنگیان نەبووی بەڵام دەیانتوانی لەو شوێنانەی کە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل بکرێت سەرپێی کۆمەڵێک کەسابەتی خۆیان بکەن بۆیە پاملێرمان ڕامیار ڕای کۆمەڵێک کڕیار و فرۆشیاری وەرگتووە بۆی کە بزانین لە ناو پێشەنگاکانە چی دەگوزارێت تا چەند ئەم ڕایە مەرغوبە ئەو راپۆرتی کە ڕامیار ئامادەی کردووە بینەری دەبین. دیارە دوای ئەوەی کە وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکردووە بۆ بە ئەلکترۆنیکردنی مامەڵەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دیارە ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ نیگەرانی بەشێک لە هاوڵاتیانی لێکەوتەوە بە تایبەتی ئەوانەی کە کڕین و فرۆشتنەکەن و بە تایبەتری ژەوانەی کە لە پێشنگای ئۆتۆمبیلە بێسەرەتاکان کار دەکەن دیارە دەوترێت لە دوای ئەم بڕیارەوە کە دەرچووە بە گشتی ینی کە ماوەی 3 ڕۆژە کار بە بڕیارەکە دەکرێت مامەڵەی کڕین و فرۆشی ئۆتۆمبیل بە تەواوی سات بۆتەوە لە پێشنگاکانی ئۆتۆمبیل لە شاری سلێمانی من ئێستا هاتوومەتە پێشنگای سلێمانی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دەمەوێت پرسیار لە بەشێک لە هاوڵاتیانە بکەم بزانین ئەم بڕیارە تا چەند کاریگەری لەسەر بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دروست کردووە وڵا بازاڕی وەستانوە کاکە بازارنی ئەوە بەعام خەڵک هەمووی قەفڵ بووە خۆ بەخوا ڕۆژ بۆیەوە تۆ ئەبێ هاستی بە هەموو ئەو خەڵکە حکوومەت و کۆمپانیا بەخێوکە لەبەر لە برسان نەمرن ئیتر خەڵکەکە تەواوی عنی بازاری نقصان وەستانەوە بەخواونەتە خۆم عرەزمە لۆ دیەوە بەخوا ڕۆژی عقدە نانووسم ئەو حەقینیە بەسەرتەوەرێک کاکە جامن ساڵانە مانگەنە دێم چدان تو چەند عقدە نووسی بێ ئەوەنە لێ سەنم زەریبە ئیتر کاکە ئێمە نازانین پارە بە حکومەت دەین بە کۆمپانیای دەین بە نۆکانی دەین بە وەزارەتی ناوخۆی دەین یعنی بە مروری دەین زیاتر خەڵکە فەقیرەکە زەرمەندە بەڕاستەکەی زیاتر خەڵکە فەقیرەکە زەرمەندە وەک لەوەی کەوا ئەیبینی ئەوە تا خەڵک هەمی بەیە کا دێ و ناوێرێ بچێت گەڵایە بە کۆمپانیا بێ لێرە ئەیسا لێرە 80,000 بە بەمان 25,000 بە مرور سیارێ دانێ ئەڵێ کاکە ژیان من ئەو عقدە بۆتەکەم لە ماوەی مایان کە بێت تەحویلیکەی ئێبرا جوانەکەم تۆ لە ماوەی مایەنکە سیارە هەیە هەر لە ناو مەعرزەکە 3 دەسەکە یعنی ئەم 3 دەسا بڕوە لە ماوەی ئەمانگە تەحویلیکە معنە ئەمانەوێن بەس کەساباتکەن و پارە وەرگرن یعنی 3 دەست تۆ ئەبێ عقد بنووسی لینک بنێری بۆ مرور ئەوە کاکە ئەم سیارەیە لەناو ئەم مەعرزە 3 دەست فرۆشراوە دەمێ ئەو لێ پرسم من کاردیم ئۆتۆمبیلێکە کڕم واتە کڕیار ئەبێ چەندێک زەریبە با لە دوای ئەو بڕیارەوە تاوەکو ئۆتۆمبیلەکەی بڕیارەوە ئەگەر ئێوە هەشت بێ مۆ ساحی مەعرز دەری نایە نەبێ ئینتەرنێت دانێ ئەبێ کۆمەڵی جیاز بێنێ داینێ بە 80,000 بۆ دامیشکات $100 100یش بیا بە کۆمپانیا ئەمە $200 25 با بە مرور ئێ باشە کابرا چی بکە ینی سیارێ 3 دەسەکان ناو مەعرزە 6 وەرەقە تۆ بێ کەسابات بۆ کۆمپانیا بۆ حکومەتکەی ئەمە ڕاستێکیت هەفتەیەکە بازار هەر نەماوە هەر بازار داخراوە وەکو ئەم بڕیارە دەرچووە بازار نەماوە بازار بە هەموو شێوەیەک وەستاوە ینی کاریگەری زۆر کردووە لەسەر مەعرز ئەی نازانی ئێستا ئێمە خۆمان بێسارەی ناتوانین سیارە بکڕی چکە نازانی تەحویل کڕیاری بەڵە خۆم کڕیارم معاملە چی معاملەکەی بەڵە دوجار تۆ کە کۆمپانیان نەبێت یان خاوەن مەعرز نەبی لە دوای ئەو بڕیارەوە پێویستەکە یان لە لای کۆمپانیایە کار بکەیت یان بچیتە لای پێشنگا ئەوە بێکاری بە دوای خۆیان ناهێن ئێوە بێکار با طبعا ئەی چۆن بەرەوەڵا بێکار دەبی و یعنی هەر ئێسش بازارەکە وەستاوە یعنی کە دیاردی نییە چۆن دەبێ و چۆن نابێ نازانانی یعنی ئێستا بازارەکە ڕاوەستاوە طبعا هەمووی هەر لە زەرەدی فەقیر و هەژارە هەمووی لەسەر فەقیر دەکەوێت چکە هەر شتێک هەر حکومەت ئەم حکومەتار بڕیارێکی دا هەر لەسەر فەقیریەکەوێ و باش دەکەوێت سەر فەقیری زیاتر ئەو بڕیاری کە دراوە باجەکە ئەبێ کڕیار بیدا یا فرۆشیان هەمووی دەبێت کڕیار بیدا هەمووی دەبێت کڕیار بیدا چکە هەمووی لەسەر کڕیار گرانە بێ ئێستاکانە من خۆ سیارێکمە بێ ئەی فرۆشم سیرکەم دەڵێن باز دەکرێت بۆ ئەو کەسانی کە معاملە چییە هەمووی دەبێت ساڵانە زەریبەی بدا لە زەریبەی بدا وەکو چۆن سارێکی گەورەت بەناوە دەبێت ساڵان زەریبێ بدی ئەوەی کە معاملە چیشە دەبێت زەریبەی بدا ناچار منیش دەبێت کە سارێکی بە کەسی وەک جەنابە دەفرۆشم دەبێت زیادی بخەمە سەر بۆ حسابە هەمووی لەسەر فەقیر زیاد دەبێت لەسەر ئەو بڕیارە قسم بۆ بکە ئەمە چ بارگرانیەکی بۆ ئێوەی خاوەن مەعرز بێ یان کڕیار بێ یا فرۆشیار بێت جا بڕیاری چی بەخوا حەج بڕیارێ پارەی بۆ حکوومەت یاوێ هەرەوەیە گوتی بڕیاری چی مامەڵەی سس کردووە مامەڵی کردن دوو ڕۆژە بازار هەر نییە
نەکڕین هەیە نەفرۆش هیچ نییە ناوەڵا کڕین و فرۆشتن نییە هەر شتێکی مەسلحەتی حکوومەتی دیا بوو هەتا خەڵ چەبڵە لێ هەرێکە پێویست ناکە ئێستا لە دوای ئەو بڕیارەوە باجەکە زیاتر ئەبێ کڕیار بیدە فرۆشیان وڵاتە من فەقیرەیە من سارێک ڕمە بێ $100 بم بیکە مە ناو خۆم هەدی خۆ ئەگەر نێکی بەنای خۆتەوە ئەخدی تەحویل بچی لێکی ئەبێ یەکسەریش بیکە یان مۆڵەتێک درراوە باوەی یەک مانگ مۆڵەتی یەک مانگ بەڵێ ئەی دوای مانگەکە ئەتی لەوانەیە ئەو کەسێ ئەبێ بیکە یانە بێ گەڵایکی کە لێ سەنێ هەینا بۆ تەحویل ناکە دیارە بە پێ ئەو زانیارانەی کە ئێمە هەمانە ئەگەر بێت و لە ماوەی یەک مانگدا یەکێکە ئۆتۆمبیل دەکرێت تەحویلی نەکاتە سەر ناوی خۆی بۆ هەر مانگێک 50,000 زیایی لێ وەرەگیرێ واتە ئەگەر بۆ مانگێک 50,000 بات مانگی دووەم ئەبێ 50,000 تر بە مانگی سێم 50,000 واتە تا زیاتر کاتەکەی دواکەوێت تەحویلی نەکات بۆ ناوی خۆی پێویستەکە ئەو سزایە بدات کە لە بەرامبەر تەحویل نەکردنە داوێتی بزانین ئەگەر خەڵکی تر قسم بۆ کەسڵاو لێ بخڕوان باشی سواس دەکەم لەسەر زیانەکانی ئەو بڕیارە قسم بۆ کە ئێستا ئێوە دەڵێن لە بەرژەوەندی کڕیاری فرۆشیارانیە بۆ بەڕاستیەکەی لەوەدی ئەم دەنگۆی هاتوتە ئینەوە بازاڕەوەی یەک نافرۆشی یەک سیارە نافرۆشی ئێمە هەموو وەستاوین لەوە پێش هەفتەی وا بوو بە دڕۆژ جارە سیارێکمان نەفرۆش لەوەتی ئەم وەزع بووە یەک سیارەمان نەفرۆشتووە بازار بە تەواوەتی وەستاوە یعنی هیچ کڕین و فرۆشتنێکی تیان نییە کابرا سیرەکە ئەڵێ ئەم ئەقدێ معرزانی ئەسا هیچ نایخوا هیچ ئیسفادەیەکی نییە بۆ بێت ئەقدش بنووسی ئیسفادەیەکی نییە بچێت لە کۆمپانیایەتر کۆهینێ بکە ئەقدێ ترکە ئەنجاشینە سیارەکەی بە تەحویل کابرا لێرە معمەل ناکە چێ دەرەوە بیکڕێ باشترە لەوەی کابێ لە ئێمە بیکڕێ زۆر باشە بابزانین چی لە پشتەوەی هەموو ئەم بابەتەوە هەیە کە ئەوەی ڕەنگە ئەساس بێت تەبەن هەمومان دەڵێن پاریتیایە بۆچی بەڵام ئەم پارێ بۆکیە بێت چۆن دەبێت زۆر بە کورتی ئەمەشتان پێ دەڵێم خۆی لە بڕگە داراییەکانی ئەم بڕیارەدا هاتووە دەڵێ بڕی 2 ملیۆن دینار وەک ڕسوماتی ساڵانە بەرامبەر پێدانی مۆڵەتی کارکردن و نوێکردنەوەی کۆمپانیای هاوردەکردن یان گواستنەوە و فرۆشتنی ئۆتۆمبیل ئەگەر تەنها یەکێک لەو سێ چالاکی ئەنجام بە هاوردەی بکە ئۆتۆمبیل بگوازێتەوە یا ئۆتۆمبیل بفرۆشێ ئەمە دەبێت ساڵانە 2 ملیۆن دینار بدە بڕی 4 ملیۆن دینار وەک ڕسوماتی ساڵانە بەرامبەر پێدانی مۆڵەتی کارکردن ئەگەر کۆمپانیا دوو لەو چالاکیاڵ بژێرێ ئۆتۆمبیل هاوردە بکە یا بیفرۆشێ بۆ نمونە لە هەمان کاتە دەڕێ بڕی 6 ملیۆن دینار وەک ڕسوماتی ساڵانە بەرامبەر پێدانی مۆڵەتی کارکردن ئەگەر کۆمپانیا هەرسێ چالاکیەکە ئەنجام بدە بڕی 2 ملیۆن دینار وەک ڕسوماتی ساڵانە بەرامبەر پێدانی مۆڵەتی کارکردن و نوێکردنەوەی پێشانگای فرۆشتنی ئۆتۆمبیل کۆمپانیا یا پێشانگای فرۆشتنی ئۆتۆمبیل بڕی 1 ملیۆن دینار ساڵانە دەدا بە وەزارەتی ناوخۆ وەک ڕسوماتی پێدانی کۆدی فرۆشتنی ئۆتۆمبیل بەپی گرێبەستی ئەلکترۆنی ستاندارد و ساڵانە بە هەمان بڕ کۆدەکە نوێ دەکرێتەوە ئەم پێنج خاڵە کە هەمویان باز لە وەرگرتنی ڕسومات دەکات لە خاوەن پێشانگاکان یا خاوەن کۆمپانیەکان بەڵام لە بڕگەیەکە ئەڵێ چی ئەڵێ ئەو بڕە ڕسوماتانەی ئەمەی کە خوێنمەوە لەلایەن وەزارەتی ناوخۆ وەردەگیرێت دەخرێتە سەر ئەژمێری کۆمپانیا ئەمنیەکان و ڕێگەپێدان لە دیوانی وەزارەتی ناوخۆ بۆیە ئەمە دیارە ڕاستەخۆش هەرچەندە دەچێتەوە سەر گیرفانی حکوومەت بەڵام لە هەمان کاتە دەچێتەوە سەر گیرفانی کۆمپانیا ئەمنیەکان ئەوەی کە دێتە گیرفانی حکوومەت و داهاتی حکوومەت تەنها ئەوەیە کە بڕی 50,000 غەرامە لە دواکەوتن و 20,000 و 70,000 دینار ڕۆژانە وەک پێبژاردننی غەرامەی سەر شۆستەکان و نمایشکردنی هەر ئۆتۆمبیلێک یا ئەوەی کە لە وەکو زیادە ڕەوی زیاتر بەکارێننەوە چەناو پارەیەچێتەوە خەزیانی گشتی ماوەقع دەچێتەوە گیرفانی کۆمپانیا ئەمنیەکان ئەمە تەوەری یەکەمم بوو ناوبڕێکی کورد تەوەری دووەم باز لە چاودێریکردنی پەیوەندیەکانمان دەکەین بزانین کێ پەیوەندیەکانمان چاودێری دەکات.
بەڵازیزان چاودێریکردنی هێڵەکانی پەیوەندیکردن لە هەرێمی کوردستان تەوەری دووەمە. ڕەنگە هەندێکتان بۆتان گرنگ نەبێت کێ چاودێریمان دەکا بابی کات، هەرچەندە دڵنیام هەموو تاکێک بۆ خۆی حرەمێکی هەیە، کۆمەڵێک زانیاریش کەسیەتی تایبەتی هەیە کە پێی خۆشە پارێزراو بێت. ئەگەر هەندێک ئاستی جیاواز لە پاراستنی زانیاری کەسی باس بکەین، بۆ نمونە لە بەرزەکەی ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە کۆمەڵگەی خۆمانە هەیە، کەسێک ئەگەر سیاسی بێ یا بەرپرسێکی باڵای حزبی یا حکومی بێت، بیەوێ پەیوەندیەکانی پارێزراو بن لەگەڵ هەر لایەنێک کە بیەوێ ئەنجامی بدا تا بگاتە ئەوەی کە چالاکوانێک دەیەوێ پیجێکی فەیسبوک دابنێ خۆی بەتاڵکاتەوە ڕخنەکانی لە حکوومەت بگرێ یاخود نا ڕەنگە تەنانەت پەیوەندی نێوان دوو ڕەگەزی جیاواز بێت. ئایا ئەمانە چۆن چاودێریەکرێن؟ تاوان چاودێری بەپێی قەبارەی زانیاری و گرنگی زانیاریەکان دەخرێتە سەری. ئێمە سێ جۆر پارێزراویمان پێویستە بۆی کە زانیاریەکانمان لەناو هێڵە پەیوەندیەکاندا پارێزراو بن. ئەم سێ پارێزراویە لە سێ جەهەتی جیاوازەوەیە. سەرچاوەی ئینتەرنێتمان لەکوێیە؟ دوو، ئەو ئەپلیکیشنانی کە بەکاریانی هێنین تا چەنە سکیورتیان بەهێزە. سێ، جۆری مۆبایلەکانمان، وەکەوەی لە گرافیەکە دەیبینن. ئێمە باباسی جۆری مۆبایلەکان نەکەین، لەبەرەوەی جۆری مۆبایلەکانمان ڕەنگە ئاسان نەبێت لەوەی کە لە هەرێمی کوردستان بتوانرێت چاودێری بکرێت ئیلا لەلایەن خودی ئەو کۆمپانیایەوە نەبێت. بەڵام ئایا گرنگتر ئەوەیە مۆبایلەکە چاودێری بکرێت یا ئەو هێڵەی کە تۆ بەکاری دێنی لە هێڵی تەلەفۆن بێ کەوەی لە عێراقا هەیە، زەین تێلەکۆم، کۆڕێک تێلەکۆم و ئاسیاسێڵ، یاخۆت ئەوەی کە لە ئەنتەرنێت ئەپلیکیشنەکانی وەکو ڤایبەر، وەکو واتسئاپ، وەکو تەلێگرام، وەکو ئینستا، وەکو مەسنجەر، وەکو فەیسبوک، وەکو سناپچات، وەکو هەموو ئەمانە کامیان سکیورتیان بەهێزە لەوەی کە ئێمە بەکاریان بێنین. شیکاریەکە دەکەین، بەڵام دەبێ هەر کەس بەپێی ئاستی زانیاریەکەی خۆی بزانێت تا چەندە ڕقابە و چاودێری دەکرێت. کە ئەمە باسمان کرد سێ ئەپەکەیە. پەیوەندی کەسایەتیەکانیش جیاوازە. ئایا ئەو کەسە سیاسیە، کۆمەڵایەتیە یاخۆت کەسێکی بازرگانە؟ پەیوەندی خەڵکێکی ئاسایی وەکەوەی کە باسم کرد بۆ نمونە ڕەنگە دوو ڕەگەزی جیاواز بن پێکەوە پەیوەندیەکیان هەبێ، بەڵام دوجار سڕ و نهێنیە کە خۆیان چۆن بیپارێزن. کاری ڕێکخراوەیی و چالاکوانەکان بەتایبەت لە خۆپیشاندانەکاندا هەندێک پیج کاتێککە داگیرەکران یا کەسەکەیان ئەدمینەکەیان دەست بەسەر دەکرا بە بێدەنگی کۆنتترۆل دەکرا لەلایەن دەستگامنیەکانەوە، ئەمانە چۆن دەکران؟ چۆن دەزانن ئەم پیجە لەکوێیە، کێ خاوەنداریەتی دەکا؟ هەموومانتان بۆ باسەکەین، نامانەوێت بێ هیواتان بکەین، بەڵام دوجار وەک قسەیەکی باو هەیە سیقە بە تەکنۆلۆژیا بە هیچ شێوازێ ناکرێت، بۆیە زۆر بە خێرایی دەچینە سەر بابەتەکان. باسی یەکەمیان لەگەڵ جۆری ئەو سەرچاوەی ئینتەرنێتەکە لەگەڵ ئەپلیکیشنەکان کە بەکاری دێنی دوو بابەتی تێگەڵکێشن پێکەوە دەبێت قسەیان لەسەر بکەین. سەرچاوەی ئینتەرنێتەکانمان لە هەرێمی کوردستان کوێن ئەگەر زانیاریەکانمان بدەنێ هاوڕێکانمان، ئێمە سێ جۆر هێڵی ئینتەرنێتمان هەیە لە هەرێمی کوردستاندا. هێڵی یەکەمیان ئاڵای نەورۆستلیکۆم کە کۆمپانیایە، هێڵی دووەمیان کۆمپانیای IQ و هێڵی سێمیان کۆمپانیای ئەلسەرت. ئەم سێ هێڵە دێنرێتە ناو هەرێمی کوردستانەوە لەوەی کە ئێمە بەکارهێنر لە هەرێمی کوردستانە ئەم سێ هێڵە بەکار دێهێنین لە هەرکەم لەمانە بن. ناشارێتەوە لەوەی کە بۆ نمونە هێڵی کۆمپانیای ئاڵای نەورۆستلۆکۆم نزیکە لە زۆنی زەرد و دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانەوە، و IQ لە زۆنی سەوز و دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان، واروەها هێڵی ئەلسەرت خاوەنداریەتەکەی دەگەڕێتەوە بۆ سەرمایەدارێک کە لە هەردوو زۆن دەتوانم بڵێم کار دەکا و خەتی ئینتەرنێتی داوەتە هەردوو زۆنەکە و کاری تێدا دەکرێت. ئەمانە لەکوێوە دێن؟ ئەگەر کەمێکی دیکە بازنەکە فراوان بکەین لە هەرێمی کوردستان، خۆ ئێمە هەمان هەمیشە دەڵێن بۆ نمونە ئێران و تورکیا لە ڕووی ئابووریەوە داگیریان کردوین، لە ڕووی سەربازیەوە داگیریان کردوین، بەڵام ئایا لە ڕووی ئینتەرنێتیشەوە دەتوانن بۆ هەر کەسێک کە مەیلیان هەبێ فۆکەسی بخەنە سەر چاودێری بکەن یاخود نا؟ بەپێو بە دوواداچوونەی کردومانە ئێمە ئەم سێ کۆمپانیایە کە ئینتەرنێتیان سەرچاوی ئینتەرنێتی ئێمە لەکوێ ئەم ئینتەرنێتیان دێنن؟ بەدڵنیاییەوە لە دوو شوێنی جیاواز، یەکێکیان لە سێڤەرێک لە وڵاتی ئازەربەیجانەوە، یەکێکی دیکەیان لە سێڤەرێک لە فرانکفۆرتی ئەڵمانیاوە. واتە لەم دوو شوێنەوە ئێمە ئینتەرنێتمان بۆ دێت. ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرترین ئینتەرنێت تیادا بەشەکرێ سێڤەرێکە لە ئازەربەیجانەوە. ئەوەی کە لە ئازەربەیجانەوە دەهێنرێ بۆ نمونە IQ لە ئازەربەیجانەوە دەیهێنێتە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران، لە باشماخەوە دێتە ناو هەرێمی کوردستانەوە. ئەمە هێڵێکی IQ-وە.
و ئەوەشی کە ئاڵای نەورۆز تەلۆکۆم دەیهێنێتە ناو هەرێمی کوردستانەوە دوو هێڵی هەیە هێڵێکی لە فرانکفۆرتەوە دێت لە تورکیاوە داخڵ دەبێتە ناو لە ئیبراهیم خەلیل و تورکیاوە دێتە ناو هەرێمی کوردستانەوە هێڵێکی لە ئێران دەچێتەوە ئێران لە ئازەربایجان دەچێتەوە ئێران و لە ئێران لە مەرزی حاجی عومرانەوە دەچێتەوە سنووری زەرد و داخلی هەرێمی کوردستان دەبێت بۆیە ئەلسەرد بە هەمان شێواز لە هەردوو هێڵەکەوە هەیەی هێناوێتەوە ناو هەرێمی کوردستان تەنانەت لە هێڵێکشی لە عێراقەوە هەیە با بزانین ئێران و تورکیا دەتوانن چاودێری ئینتەرنێت بکەن بە پێ و بە دووەراچوونانی کردومانە بەڵە لەبەرەوەی کە ڕاستە لەوێ سێرڤەرێک بوونی نییە بەڵام وەکو ئەگەر زۆر سادەی بکەینەوە وەکو ڕووبارێک کە بۆ نمونە لە هەرێمی کوردستانەوە بچێتەوە ناو ئێران لە ئێرانەوە بڕوە یاخود بێت فەرقی ناکات چکە ئینتەرنێت ڕۆشن و هاتنەوەیە بۆ سێرڤەر هەموو ئەم ڕووبارە گردانی شێ بە دیاریەوە هەر دارێک هەر پەردوویەک بەناوەکەیە کە بڕوە زۆر بە جوانی دەیبینێ ئێران و تورکیاش بە هەمان شێواز دەتوانن و بە تایبەتی هەردووکیان ئاستی تەکنۆلۆژیان لەسەر ئاستی گیان زۆر بەرزە دەتوانن هەموو ئەو داتایانەی کە بەم هێڵانەیە دەچێتەوە بۆ سێرڤەرە ڕئیسیەکان بیان بیبینن ئەمێنێتەوە سەر ئەوەی کە چی بۆ نمونە ئێمە ئەگەر بمانەوێت ئەپەکان کامیان بەکاربێنین بۆ نمونە واتساپ بەکاربێنین تەلگرام بەکاربێنین ڤایبەر بەکاربێنین یا مەسنجەر ئەمانە نمونەیەکی ئەنمەوە بۆ نمونە گەر ئێمە واتساپ بەکاربێنین من لێرە سڵاوێک بۆ تۆ دەنێرم ئەم سڵاوە لای من وەکو سڵاو دەرەکەوێت لای تۆ وەکو سڵاو دەرەکەوێت بەڵام لە بەینا وەکو کۆدە هەمووی کۆ دەدێت ئەوەی کە لە بەینا سەیریکە ئەگەر نەتوانێم کۆدانە بشکێنێ نازانێ ئەم پەیامی کە من نردومە بۆ تۆ چییە بەڵام ئاستی توانای تەکنەلۆژی ئێران و تورکیا ئێستا بە جۆرێکە دەتوانن ئەم کۆدانە بخوێننەوە تەنانەت باز لەوە دەکرێت دەستگا هەواڵگریەکانی خۆشمان دەتوانن ئەم کۆدانە بشکێنن ئیلا یەکێک لەمەپانە نەبێ کە کۆمپانیا خۆی گەرنتی 100% دەدا لەوەی کە پارێزراوە ئەویش تەنها نەک بە شێوازێکی یەکەزایی ئەمە بەکاربێنرێ دەبێت لە ناویە ڕێنماییەک هەیە جێبەجێ بکەیت کە دواتر پێتان ئەڵێم بۆی کە بتوانی ئینتەرنێتەکە بەکاربێنی بەبێەوەی هیچ گرفتێکت نەبێ چونکە وتم پەیوەستن بە یەکەوە با بزانین ئەپەکان کێ خاوەنداریان دەکەن بۆ نمونە ئاپی واتساپ فەیسبوک مەسنجەر تەلێگرام ئەمانە هەمووی کۆمپانیای مێتا خاوەنداریتیان دەکات کە لە ئەمریکایە ڤایبەر کۆمپانیای ڕاکۆتین دروستکەرەکەی یابانیە بەڵام لەبەرەوەی کە هاوڕێکچەکەی بەریتانی بووە لە بەریتانیادا دەنیشێ قسە لەسەرەوە دەکەن ڤایبەر هەم بەریتانیا و هەم یابان خاوەنداریەتی دەکەن یا دەتوانن تەحەکومی پێوە بکەن تەلێگرام کۆمپانیای پاڤڵ دۆرفە رووسیا سەر بە رووسیا سناپچاتیش کۆمپانیای سناپ ئایەنسیە کە ئەمریکیە کام لەمانە پارێزراون پێتان دەڵێم بەڵام دانانی ئەم ئەپلیکیشنانە چۆنە جارێکی دیکە ئەمە پێیوەستمان دەکاتەوە بە هێڵەکانی پەیوەندیکردنی مۆبایلەوە ئاسیا کۆڕک یا زەین کاتێک کە تۆ دەتەوێت ڤایبەرێک دابنیت دەبێت ڕقم تەلەفۆنەکەی خۆت لێ بدەیت پاش کەمێک کۆدێکت بۆ دێتەوە ئەو کات دەتوانین داخلی ناو ڤایبەر ببیت واتە ئەم کۆدە دێتەوە ناو سێرڤەرەکانی ئەو هێڵەی کە تۆ بەکاری دێنی زەینە کۆڕەکە یا ئاسیایە ئەو کاتە دەتوانی داخل ببی بچیتە ناو ئەپلیکیشنەکەەوە ئایا هەندێک لەم ئەپانە دوایەوەی کە جارێک داخل بوویت ئەگەر لە شوێنێکی تر ژمارەکەت لێ بدەیت بتەوێت دووبارە داخل ببیتەوە هەندێک لەم ئەپانە کۆمپانیا ڕاستەوخۆ بۆ ئەپی پێشوو کە داخل کراوە کۆدەکەت بۆ دەنێرێتەوە هەندێکیش دەینێرێتەوە بۆ سیمکارتەکەت واتە و کاتە ئەشتوانرێت لە ڕێگەی سێرڤەری ئەو هێڵی کە بەکار تێناوە لە کۆڕەکە ئاسیا یا زەینە بەبێ ئەوەی کە بێهێڵێ کۆدەکە بێتەوە بۆ تۆ چکە سێرڤەرەکە لای خۆیەتی توانێت ئەوە پێی تۆ بکاتەوە تەبەن ئەمە مەبەست ئەوە نییە کە کەس پارێزراو نییە هەموو ئەمانەش بە ئاسانی نادرێن لە دەستی کەس ڕاستە تۆ کاتێک کە ئاسیا کۆڕەکزین بەکاردێنی کامل ئەو قسانی کە تۆ دەیکەی هەمویان لەلای ئەوان تۆمارن بەڵام دوجار ئەوانش بۆ خۆی پابندن بە هەندێک یاسا و ڕێنمایی تایبەتەوە وەک ئاماژەمان پێکرد لەوەی کە ئەگەر ئاستی وڵاتانی دراوسێ گەشت بێتە ئەوەی کە بتوانن کۆدەکان بەکاربێ کۆدەکان بدۆزنەوە بیشکێنن بۆ نمونە لە دۆسیە کوشتنی جەمال خاشقچی تورکیا توانی هەندێک لە کۆدەکانی واتساپ بشکێنێ و کۆمەڵێک زانیاری لەسەر کوشتنی جەمال خاشقچی بەدەست بێنێ و بە تایبەتی واتساپ دوای فرۆشتنی بە کۆمپانیای یا چووە سەر کۆمپانیای فەیسبوک و ماسنجەر ئەو سکیورتیە لەدەستدا و ئەو ینی کۆمەڵێکی زۆر لە بەکارهێنەرانی لەدەستدا لە بەرەوەی کە ئەمنیەتەکەی نەماوە
بابەتێک هەیە لێرەدا کە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە کە وتمان ئەمە بۆ ئاستی سیاسی کە بۆ نموناگەر ئەو کەسە بیەوێ کۆمەڵێک پەیوەندی زۆر تایبەتی هەبێ ڕەنگە ئەم کەسە لەو ئاستەیە بێ کە نەیەوێت تەنانەت ئێران و تورکیا بزانێ بۆیە لێرە مەحرەمانە زۆر کەمە سیقەی پێ ناکرێت کەوەگە و قسەی هەمیشە دەڵێن تەکنۆلۆژیا سیقەی پێ ناکرێت بەڵام ڕەنگە کەس سەرۆکی حیزبێک بێت یا مەکتەب سیاسیەک بێت یا کەسایەتیەکی تایبەتی سیاسی بێت لەناو جموجوڵە سیاسیەکانە لە هەرێمی کوردستان ئەوە پانە هەمویان دەتوانرێت کۆنتترۆل بکرێت لە ڕێگەی سەرچاو ئینتەرنێتیەکانەوە و ئەو کۆمپانیایانش هەمویان گرێبەستیان لەگەڵ هەم لایەنە یا بابڵێن ڕێککەوتنیان هەم لەگەڵ لایەنە ناوەندە هەواڵگریەکان و هەم لەگەڵ دادگاکان و هەم لەگەڵ لایەنە سیاسیەکانی دەسەڵاتە بەدڵنیاییەوە هەیە بۆیە ئەستەمە لەوەی کە تۆ بتەوێ ئەم ئەپانە بەکاربێنی بەڵام زانیاریەکانت پەیوەندیەکانت هەمووی پارێزراو بن بەڵام ئەگەر چالاکوانێک بیەوێ پەیجێک دابنێ بۆەوەی کە خۆی بەتاڵ بکاتەوە هیچ نەبێ ناڕزایەتەکانی دەرببڕێ ئەگەر لەسەر حەق بێ یا لەسەر ناحەق بێ ئەمە دوجار دەمانوێت قسە لەسەرەوە بکەین پەیجێک بەڕێوە بێ کەس پێت نەزانێ ئەمە ئاسان نییە ئیلا بە جۆرێک نەبێت لەوەی کە تۆ کاتێتەوێ ئەم پەیجە دابنیت دەبێ ئەم پەیجە لە شوێنێک کاتێک ئەنتەرنێتێک بەکاردێنێ ئەم ئەنتەرنێتە پێشتر بەکارت نێ نابێ بۆ فەیسبووکێکی دیاریکراو کە بزانن ئەم فەیسبووکە هی منە هی فڵانە کەسە یاکی ئەنتەرنێتەکە بکرێت تازە بێ بەکاری بێنی دوو ئەو مۆبایلی کە لەوێ بەکاری دێنی پەیجەکەی پێدابنی دەبێ پێشتر بەکارت نێ نابێ ڕەبت نەبوو بێ بە ئەنتەرنێتەوە و لەوێ کاتێک کە پەیجەکە دادەنیت دەبێ VPN بەکاربێنی چکە VPN تەنها دەتوانێت لۆکەیشنەکەت لە چاودێریکەرەکان تێک بدا VPN بەکاربێنی لە دوای ئەنجامدانی کردەکەت پۆستێکە دەیکەی دەبێت لەو شوێنە دوور بکەویتەوە بەڵام هەموو ئەمانە دەبێت سفر بکەیتەوە لای بی ئەو کاتە دەتوانی دوور بکەویتەوە لەو کاتێک کە تۆ ئەمە بەکاردێنی ئەگەر VPN بەکار نەهێنی ئەتوانن دەتوانرێت لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئەو مۆبایلانەی تر کە لە دەوروبەری ئەم مۆبایلن دەتوانرێن بدۆزرێنەوە بزانرێن کێن بۆی ئەگەر من بەم مۆبایلە بمەوێ پەیجێک بەڕێوە ببەم مۆبایلەکەی ترم لە تەنیشتم بێ ئەگەر ئەمەش بۆ نمونەوە بە ئینتەرنێتەوە وەسڵ بێ و ئەمەش لە هەمان کاتا بڵێم سیمیتیانە بێ یا پارێزراو بێ و پەیجەکەی تازە بێ لە ڕێگەی مۆبایلەکەی دیکەمەوە چکە پێشتر خاوەندارێتەکەی بۆ خۆم دەگەڕێتەوە دەتوانن بماندۆزنەوە دێنەستەر ئەوەی کە ئەگەر تۆ پەیوەندیەکی کەسی تایبەتت هەیە لە نێوان هاوڕێیەکتە ئیدی ڕەگەزی بەرامبەرە یا خێزانی خۆتە یا دۆست و هەر برادێکی دیکەت هەیە ئەمە پانە هەمویان هەتا ئەو کاتی کە تۆ نەخرێتێ ژێر چاودێریەوە یعنی ئەبێ ئەو کەسە و زانیارانی کە هەیە بۆ بەرامبەر چاودێریکەر گرنگ بێ ئەو کات دێ چاودێری دەکات بیاوێ بزانە زانیاریەکانی چین ئەمە جۆرێکە لەوەی کە تۆ ئەبێ بخرێتە ناو بازنەی چاودێریکردنەوە یا بێ وەکو کەس یا بەکارهێنانی هەندێک دەستەواژە ئەو لایەنەی چاودێریکەر دەتوانێت کۆمەڵێک دەستەواژە دیاری دەکات هەر کەس ئەم دەستەواژانەی بەکارهێنا دێتە ناو بازنەی چاودێریکردنەوە بۆی کە بزانم دەستەواژانە بۆچی بەکاردێنرێت بەڵام ئەوە پێی کە دەمەوێت پێتان بڵێم تا ئێستا بەپێی کۆمپانیاکە خۆی بەپێی راپۆرتەکان زۆرترین سکیورەتی هەیە ئەویش تەلێگرامە بەڵام نەک ئەوەی کە تۆ یەکسەر بچی تەلێگرام بەکاربهێنی کاتێک دەچیتە سەر تەلێگرام ئەگەر من تەلێگرامەکەی خۆم بکەمەوە دەچیتە سەر ناوی برادەرێکت چیتە سەر تەلێگرامی برادەرێکت تەلێگرامەکە بکەرەوە پێشەوەی نامەکەی بۆ بنێری بڕۆ ناو ئەکاونتی تەلێگرامەکەیەوە لە گۆشەکەی سیتینگ لێ بدە نووسراوە ئیشارەی قوفڵێکی لەسەر نووسراوە ستارت سکرین چات سکرێت چات ببورن ستارت سکرێت چات کاتێک دەچیتە سەرم ستارت سکرێت چاتە پێت ساڵێ یەکسەر قوفڵێکت داتێ پێت ساڵێ ئەم سکرێت چاتە زۆر تایبەتە بۆچی ئەمە تایبەتە لەبەروی کۆمپانیای تەلێگرام دەڵێ ئەمانە کۆدەکانیان بە بەردەوامی ئەم جۆرە چاتە کۆدەکەی بە بەردەوامی دەگۆڕێ جیاوازە لەو چاتە ئاسایش کە تۆ بە تەلێگرام دەیکەی بە بەردەوامی کۆدەکان دەگۆڕێن و دەتوانی تەحدیدی ئەوە بکەی کە لە کاتی دیاریکراودا مەسجەکانت بسڕێنەوە و بەپێی راپۆرتەکانی تەلێگرام خۆی هیچ وڵاتێک ناتوانێ ئەمە چاودێری بکە ئیلا وڵاتی رووسیا خۆی نەبێت هەندێک وڵات کە چاودێری فیلتەری تەلێگرام دەکەن بۆ نمونە لە ئێران یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین فیلتەر یا چاودێری تەلێگرام دەکات بەڵام هەتا ئێستا نەیتوانیوە چاودێری ئەمەش بکە بەپێی و راپۆرتی کە چەند ساڵێک لەمە و پێش ئێران زۆر هەوڵیدا لەوەی کە سێرڤەرەکانی تەلێگرام بە حکمیەوەی کە لە ئێرانە
بەکارهێنەرێکی زۆری تەلێگرام هەیە سێڤەرێکی بێنێتە ناو هەرێمی کوردستانەوە تەنانەت خۆی ئەوەی ڕاگەیاند کە ڕێککەوتون لەگەڵ رووسیا بۆی کە سێڤەرەکانی تەلێگرام لە ئێران مەوجود بن لەبەروی بەکارهێنەری زۆرە بەڵام خاوەنی کۆمپانیای تەلێگرام ڕەتی کردەوە کە چوو بنە ناو گرێبەستێکی بەو شێوازەوە لەبەروی دەزانێت ئەو کاتە کۆی گشتی ئەو چاتانە کۆی گشتی ئەو کۆدانە دەکەوێتە بەردەستی ئەو وڵاتە بۆیە دەڵێ 100% نمرەی تەواوی پێداوە کە بەم شێوازە تەلێگرام پارێزراوە بەڵام دوجار دەڵێم بە هیچ شێوازێک تەکنۆلۆژیا پارێزراو نیە چونکە بۆ میوانێکم یەکەمێکتر دەچمە لای چونکە لەبەرەوەی کە دەڵێ ئەوروپا کە خۆی خاوەندارەتی دەتوانم بڵێم پێشکەوتنی تەکنۆلۆژیا دەکات کۆدی ژمارە حسابی بانقەکەت چۆن دەداتێ ئایا لە ڕێگەی لە ڕێگەی ئەلکترۆنیەوە بۆ دەنێرێتەوە یا لە ڕێگەی ئەلکترۆنیەوە دەستەخا نا تەنها لە یەک ڕێگاوە متمانی هەیە ئەویش خۆت دەبێ بڕۆی سەردان بکەیت لەسەر وەرەقەیەک کۆدەکەت بۆ دەنووسن بۆت پرێن دەکەن و تەسلیمت دەکەن لە ناو زەرفێکی نامەیە کە ئەمە کۆدی ژمارە حسابەکەی تۆیە بەس بەو شێوازە متمانەیانەیە بەڵام کاتێک کە ئەوروپا خۆی متمانەی بە ئەلکترۆنیات و بە تەکنۆلۆژیانە بێ ڕەنگە پێویست نەکا کە ستایبەتەکان لە هەرێمی کوردستانیش ئەوەندە پشت بە تەکنۆلۆژیا و پاراستنی زانیاریەکانیان لەناو ئەمەیە لەناو تەکنۆلۆژیایە ببەستن من میوانێکم هەیە بۆ بزەوی بزانین چی بکەین لەم بارودۆخەدا لە هەولێرەوە میوانێکم دەبێت ئەویش بەڕێز کاک مستەفا عەلی کاک مستەفا زۆر سپاس شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری سپاس بۆ دەرفەتەی کە لە هەولێرەوە میوانم دەبی ئەگەر گوێت لە زانیاریەکان بێ وابێ ئیدی نابێت کەس متمانەی بە مۆبایلەکەی هەبێ بە ئەپلیکیشنەکان هەبێ بە ئینتەرنێت هەبێ ئەمە تا چەندە حەقا مەبەستم ترساندنی بینەر نییە بەڵام ئایا تەواو ئەمە واقعی تەکنۆلۆژیایە کە پارێزراو نییە زۆر سپاس بۆ دەرفەتە کاک جەلال دەست خۆشبی لە سەرەتاوە زۆر بە وردی باسی بابەتەکانت کرد هەر ئەوە بۆ من ماوەکەوە شایدی ئەوە بدەم کە قسەکانت ڕاستن لە ڕووی تەکنۆلۆژیەوە بەڵێ چاودێری بەسەر هێڵەکانی پەیوەندیکردن هێڵەکانی ئینتەرنێتدا دەکرێت وەک ئەوەی بینیمان لە ڕابردوودا پێگاسوس کە هێرشی ئەلکترۆنی کردە سەر مۆبایلەکانی چەند سەرۆک وەزیرانێک و هەروەها پادشای ئوردەن و هەروەها سەرۆک کۆماری عێراقیش کە بەرهەم ساڵحی تێدا بوو سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانیش مەترسی ئەوەی لەسەر بوو کە باز دەکرا لە راپۆرتەکەدا کە 50,000 بخۆی کە ناوی ئەویشی تێدا بوو هێرشی کراوەتە سەر بێگومان کەسایەتیە سیاسیەکان زیاتر بە بۆنەی ئەوەی کە بۆ نمونە وڵاتەکان دژبەیەکن زیاتر هێرشیان دەکرێتە سەر زۆر باشە کاک مستەفا بابەتێک هەیە خەڵکێک لە کۆمەلگای ئێمەشا دەڵێ بۆ نمونە من مۆبایلی ئایفۆنەکڕم لەبەرەوەی کە سکیوریتیەکەی بەهێزە چۆن ئەمە جیا بکەینەوە زانیاری و داتای ناو مۆبایل جیاوازە لەو داتایی کە تۆ لە ڕێگەی هەڵە پەیوەندیەکانی واتساپ ڤایبەر تەلێگرامەوە دەیگوازیتەوە ئایا کاتێک خاوەنی سەرچاوی ئینتەرنێتەکە بتوانێت کۆنتترۆلی زانیاریەکان بکە ئەم دوو بابەتە جیاوازن داتای ناو مۆبایل و داتای ناو پەیوەندیەکان هێڵەکانی پەیوەندی هەر ئامێرێک هەرامێرێک پەیوەندیکردن ئەگەر بێت و ڕەپت بێ بە ئینتەرنێت بێگومان سەلامەت نییە جات مۆبایلەکە ئایفۆن بێ گالاکسی بێ بۆ نمونە هەر بابەتێک بێ لەوانەکە ماوەیەک پێش ئێستا پێگاسوس هێرشی کردە سەر ئەو دیبلۆماتکارانەی کەوە لە دەرەوەی ئەمریکانیش دەزێن ئەوە بۆ کۆمپانیای ئەپڵ هۆشداریدا کەوە ئاگاداری خۆیان بن لەوەی کە پێگاسوس هێرشی کردێ بۆ نمونە ینی هیچ مۆبایلێک یان هیچ کە ڕەپتی ئینتەرنێت بێ سەلامەت نییە سەلامەت نییە لە ڕووی پاراستنی زانیاری و داتایەکانی باشە بابەتێکی دیکە هەیە کە هەندێک جار لە ڕووی تەکنۆلۆژیاوە کاک مستەفا هێندە باز دەکرێت کە تۆ ئەڵێ برادێک لە باسیەوەی کردی بوو کە من ڕەنگە لە ژووری میوانەکەم کە تەلەڤیزیۆنەکەش دانراوە نەوێرم لای خێزانەکەم دابنیشم ینی هێندە جار وا لێ دەکرێت کە دەڵێن تەنانەت ئەگەر تەلەڤیزیۆنەکەت بۆ نمونە کامێرەی هەبێ دەتوانن بیبینن یان دەڵێن مۆبایلەکەت ڕەبت بێ بە ئینتەرنێتەوە بەخۆشت نەزانی دەتوانن لە ڕێگەی کامێرەی مۆبایلەکەتەوە بەکار بێنن ئایا ئەمە تا چەندە ئەسڵی هەیە یاخۆت نا کاک جەلال پێشتر قسەکە بوو لە کوردی خۆما کە دەکرا کە دیوار بەگوێ بەڵام ئەمە لە ئێستادا ئەو دیوار بەگوێیە کە بۆ تەشتێکی واقع بۆ نمونە مۆبایلێ کە تەلەڤیزیۆنێکی زیرەک یان لاپتۆپێکە لە ماڵەوە هەتا بێگومان یعنی دەتوانرێت هاک بکرێت دەتوانرێت کامیرەکەی بکرێتەوە کە ڕەپت بی بە ئینتەرنێت بۆیە لە ئێستادا ینی هیچ مۆبایلێک
یان هیچ داتایەک سەلامەت نییە کە تو ڕەبتی بۆ نمونە ئینتەرنێت بی باشە پرسیارێکی ترم هەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونە باست کرد کە هیچ مۆبایلێک بۆ نمونە سەلامەت نییە یان کەسەکە ناتوانیت لە ماڵەوە بە حڕیەتی خۆی مۆبایلەکەی بەکاربێنیت. دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا لە لێدوانێک ڕۆژنامەوانی باسی کرد کە تەنها یەک ئەپلیکیشنی لەسەر مۆبایلەکەی هەیە، ئەویش تویتەر بوو. تویتەریش لەبەر ئەوەی کە هی ئەمریکایە، یعنی ترسی ترامپ لەوەیە کەەوە ئەپلیکیشنیت کە لەسەر مۆبایلەکەیدا بنێت زیاتر ڕێخۆشکەر دەبیت بۆ دەستگاسی خوڕیەکان، بۆ دەستگا هێرشکەرەکان کەوا هێرش بکەنە سەر مۆبایلەکە، چونکە ئەوانیش کە باش دەزانن هیچ ئامێرێک سەلامەت نییە کە ڕەبتی ئینتەرنێت بێت. باشە، من پرسیارێکی دیکەم هەیە کاک مستەفا، ئەم مۆبایلانە کە هەمومان بەکاریان دێهێنین ڕەنگە لە هەرێمی کوردستانەوە ئاستە نەگەشت بێتە ئەو بیانی بەو شێوازە، بەڵام لە ئێران لە تورکیا بەو شێوازەیە لەو شوێنەی کە بە هیچ شێوازێک شەبەکەی مۆبایلەکەت نییە، ڕقمێک دەداتێ ڕقمی حاڵەتی تارێ 3 ڕقەمە، سیمکارتەکەش دەربکەی لە هەمان کاتە هەر ئەداتی ئەمە بۆ لە وڵاتی ئێران لە وڵاتی تورکیا هەیە، بۆ نمونە پەیوەندیکردن بە پۆلیسەوە، یعنی سیمکارتی تیانی ئەم مۆبایلەت 3 ڕقەمە لێی دەدەی جوابیشت دەدەنەوە و قسەش دەکەی. ئایا ئەمە چۆن دەکرێت و ئایا وڵاتی خۆمان لەم ڕووەوە لە عێراقی هەرێمی کوردستان گەشتوون و خزمەتگوزاریەکەیان دانەناوە یاخود هێشتا ئاستی ئەمەوەندە پێش نەکەوتووە؟ لە بۆ نمونە لە وڵاتەکانی ئەوروپا و لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان بەگشتی ئەو سیستەمە لەسەر مۆبایلەکان کاری پێ دەکرێت کە لە ڕێگەی بۆ نمونە GPS یان لە ڕێگەی خزمەت گوزاریەکە کەوا ڕاستەوخۆ کۆنێکتە بەو کۆدەی کەوا بۆ دابین کراوە جا هەر وڵاتەوە بۆ نمونە کۆدێکی خۆی، بەڵام لە کوردستان تا ئێستا نەگەیشتونەوە ئاستەی کەوا بۆ نمونە ئەو کۆدە هەبێت و ئەو ڕەبتەی کە لەگەڵ بۆ نمونە تیمەکانی فریاگوزاری یان تیمە خێراکان تۆ بتوانیت کۆنێکتیان لەگەڵ بکەیت. بە هەمان شێوە لێرە لەسەر بۆ نمونە و سیارانەی کە مواسەفاتیان بەرزە بە هەمان شێوەی سیمکارتەکە لە نێو ئۆتۆمبیلەکە هەیە، تۆ دەتوانیت لە حاڵەتێکی تەواوی بۆ نمونە دای بگری، ئەوان بە زووترین کات دەگەنە شوێنی لوکیشنەکە، دواتە تۆ چیپێک لە نێو مۆبایلەکەت دانراوە کە لە هەر شوێنێک بی گەر سیمکارتشی لەسەر نەبێت مۆبایلەکەت ئەوان دەتوانێت بدۆزنەوە. باشە، من ئەگەر فەیسبوکەکەی خۆم بەکار بێنم VPN دەوری هەیە بۆ من لەوەی کە لە هەرێمی کوردستانە نەزانم چی یەکەم؟ خۆی کاک جەلال VPN دەوری هەیە، بەڵام فەیسبوک سیاسەتێکی جێبەجێ کردووە لەم دوایە کە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیش لەوێ هەر جەنابتانیش تێبینیتان کردبێ مافی سپۆنسەری ئەو کەسانی کەەوە پرۆمۆتی دەکەنەوەی کە سپۆنسەری دەکەن دەبواە خاوەنداریەتەکەی ڕاستەقینە بە بۆ نمونە تۆ لە ڕێگەی کۆمپانیایەکی تەکنەلۆژی لێرە داواکاریەکەت پێشکەشی کۆمپانیای فەیسبوک دەکرد کەوا من بۆ نمونە ڕێکلام بۆ کەسێکی سیاسی دەکەم، واتە ئەو پەیڕەوکردنی ئەو سیاسەتی فەیسبوک بۆ ئەوە بوو کەوا هیچ کەسێک نادیار نەبێت لە فەیسبوک، واتە تۆ ئێستا پیجەکەت هەبێت یان بتەوێ بۆ نمونە خزمەت بەلایەنێکی سیاسی بکەیت یان بە کەسێکی سیاسی بکەیت پێویستە لەلایەن فەیسبوک ڕێپێدراو بیت، هەروەها ڕێپێدراوی تایبەت هەبێت، واتە تۆ ناتوانیت خۆت بزرکەی هەموو کات جا چ لە ڕێگەی VPN یان چ لە ڕێگەی هەر بەرنامجێک بێ کە دەتەوێت. زۆر باشە، دوایین پرسیارم لەسەر تەلێگرامە، چکەوەی کە من دامە بینەرەکانەوە بوو کە تەلێگرام لە ڕێگەی سکرێت چاتەوە ئەتوانی پارێزراوبی. مۆزوعی ئەمە چییە؟ گۆڕینیم کۆدانەی کە لە سکرێت چاتە هەیە جیاوازە لە چاتی ئاسایی ناو تەلێگرام. خۆی ئەو ئەپلیکیشنانەی کەوا زۆر پارێزراون، یەک لەوانە سیگنال، یەک لەوانە تێلیگرام، پێشتر واتسئاپ لە پێش ئەوانە بوو کە بۆ نمونە یەکێک بوون لەو ئەپلیکیشنانەی چات کەوا زۆرترین سکویریتیان هەبوو، بەڵام دوای ئەوەی کە خۆشت باست کرد لەلایەن کۆمپانیای فەیسبوکەوە خاوەنداریەتی گەڕاوە، ئیدی ئەو سیقەی نەما لە لای خەڵکیەوە بەکاری بێنن. مەوزوعی تێلیگرامیش ئەوەیە کە هەر خۆت بە تەفاسیلی باست کرد، بۆ نمونە ناتوانم زیاتر قسەی لەسەر بکەم کە هەمووت باس کرد پێشتر.
گۆڕینی کۆدەکانە لە کاتی گۆڕینی ئەو کۆدانەش تۆ ناتوانانی شوێنت ئاشکرا بێت کەواتە باشترین هەل تەلێگرامەس بەشی سکرێت چاتەکەی بەکاری بێنین تێلێگرامە سیگناڵە بەڵێ زۆر سپاس مەمنونم واتساپ لە دوای ئەوەی کە فەیسبوک خاوەنداریەتی دەکات سیقەیەکی وای نەماوە لە لای خەڵکی بەڵام وەک سەرەتاش باش ینی باست کرد کە تەکنەلۆژیا سەلامەت نییە بە هیچ شێوێک کە تۆ ڕەبتی ئینتەرنێت بووی بۆ نمونە کە تۆ مۆبایلەکەت لەدەستگرت دەبی حساوی ئەوەش بکەیتەوە ڕۆژێک لە ڕۆژان زانیاری و داتایەکانت دەبدرێ لەلایەن جاسی خوڕەکان بەیان ئەو کەسانێکەوە دژیتۆن زۆر سپاس دەکەم مەمنون کاک مستەفالەوەی کە لە هەولێرەوە لەگەڵمانەوەی زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵازیزان زۆر سپاس بۆش سەرکەوتو بن بابەتێکی دیکەیە زۆر بە کورتی ئاماژەی پێ دەکەم و کۆتایی بە بەرنامەکەم دێنم وەک ئاماژەمان پێکرد بەکارهێنانی ئەپ گرنگە سەرچاوی هێڵی ئەنتەرنێت لە بەکارهێنانی ئەپەکە گرنگترە ئەنتەرنێتێک کە بە سەلامەت بکەوێتە دەستت ئەنتەرنێتی مانگی دەستکردە بەڵام تێچووەکەی زۆرە و خاویشە بۆیە لە هەرێمی کوردستان زۆر بەکەم ئیلا شوێنێک کە توانای زۆری نەبێ بەکاربێنرێ بڕیار وایە لە داهاتوودا ئەم ئەنتەرنێتش خزمەت گوزارێکی باشتر بێ بگاتە هەرێمی کوردستان و کاتە ڕەنگە لە هەندێک چاودێری تایبەتی ناوخۆی پارێزراوین بەڵام دوجار وەک ئاماژەمان پێکرد ئەمە تەکنۆلۆژیای هەرگیز سەلامەت و پارێزراو نییە بە هیوام لەوەی کە سەلامەت و تەندروست بن سپاس بۆ بینەریتان